گفتوگوی پرس و باس و بابەتەکە دەکەین جەنگەکە تاکەی بەردەوام دەبێت بەکوێ دەگا ئایا ڕادەوەستێ چەند ڕۆژی دیکە ڕادەوەستێ ئەگەرەکان چین ئایا ینی بەکوێ دەگا بەگشتی گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکاو حەسەن پسپۆڕی خۆڕەڵاتی ناوەڕاست لە سنتەری ستیمسۆن بۆ توێژینەوەی استراتیژی لە برۆکسلەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە کاکاوە سڵاو لێ بێم کاتت باش بخوێندنەوەیەوە بڕوانینیەوە ئەم جەنگە بەکوێ دەگا؟ سپاس کاکەڕان ئێوارەتان باش. ئەم جەنگە بەکوێگە زەحمەت ئێستا حالیان وەڵامێکی ئەڵێن قەتعی بینەوە، بەڵام بێگومان ئەوەی زۆر دیارە ئەمڕۆ و لە داهاتووشە تەسەورەکەم ئەم شەو یعنی زۆر خەستە بێت جەنگەکە لەبەرەوەی ئەو هێرشەی کە دوێنێ ئێران کردێ سەر ئیسرائیل بە موشک بۆ تەلەبی بۆ حەیفا هەندێک شوێنیکە بەڕاستی لە دیری ئیسرائیلەکانەوە یەکەم جارە بۆ شێوەیە ئازاریان بات، مانای ئەوە نییە خەڵکانێکی زۆر کوشابن بە سەدان نە، بەڵام بۆ ئیسرائیلەکان ئەو زەرەی کە دای ئەگەر هاتوو ئەوە نێژمارێکی کەمیش بێت بۆ ئەوان زۆرە و هەروەها هەندێک شوێنی گرنگی ئابووری و ئەوە نیە استراتیژی کردە ئاماژ کە هەندێکیان بەرکەوتون ئیسرائیلەکان وعدیاناوە و ئەشیکەن کەوا وەڵامێکی زۆر توندیانە بێت ئەوە بینیمان ئەمڕۆ کۆمەڵێ ئەوە نیە هێرشیان کردە سەر هەندێک جێگەی استراتیژی گرنگ بۆ نمونە تەلەڤیزیۆن، بەڵام هەروە هەندێک شوێنێکی گرنگی کرد، بەڵام ئەمە تەنها سەرەتایە ئەوەی کە ئێستا ئەیبینین تەنها سەرەتای جەنگێکی زۆر خوێناویە بۆ هەردوو لە و بۆ ناوچەکەش لە داهاتووە، لەبەرەوەی ئێمە لە سەرەتای جەنگێکان کە تا ئێستا بەشێکی زۆری ئامانجەکانی نە ئیسرائیل توانێتی یعنی ئیسرائیل ئەم شەڕەی دەست پێ کردو ئەڵێ من ئەمەوێ ئەبێ بەرنامەی ئەتۆمی ئێران لە ناو بم یا بۆستێنێت وهروەها بەرنامەی موشکی ئێران لە ناو بم. تا ئێستا ئەم دوانە هیچی بەرز نهاتوە، بەڵێ ڕاستە بەرنامەی ئەتۆمی ئێران تا ڕادیەک بێهێز کراوە، هەندێک شوێنی گرنگ و استراتیژی لێدراوە، وهروەها ئەوەی بە پێ ئەو زانیاریانە کە هەیە لەوانەیە لە بینی 200 بۆ 300 یعنی هین موشک ئێران نەبێت بە ئیسرائیل و بەڵام هێشتا بە پێ زانیاریانە کە هەیە لەوانەیە زیاتر لە 2000 موشکی زۆر کاریگەریانە بە ئێران، لەبەرەوەی ئێمە لە سەرەتای شەڕەکەین و لە داهاتوو چەند ڕۆژی داهاتوو تەسەورەکەم زۆر خوێناویتر و زۆر ئەوە نیە سەختترە بێت بۆ هەردوو. بەڵام کاکاوە ئەو دەنگۆیانی کە هەند لە قەتەر، ئیمارات، عومان هەروە ترەمپ پیشخۆی ئاماژەی پێکردکە داوای دانستانی ئەتۆمیە کات ئێران، ئەمانە نابێت ئەوەی کە هێوربوونەوەک یاخود ئاسۆیەک بۆ ئاگربەست هەبێت لە نێوان هەردوولانە؟ بڕوان ناکەم لە کورتمەودایە بڕوان ناکەم، لەبەرەوەی ڕاستە ئێران احتیمالە بە پێ زانیاریانەی کە ئەمریکا و دۆناڵد ترامپ خۆی ئێعلانی کرد ڕای گەیاند لەوانەیە ئێران داوای ئەوە نیە دانوستاندنی کرد بێت، بەڵام بڕوان ناکەم لەم ساتە وەختی ئێستەیە نە ئەمریکا ڕازیە بێت بەم داواکردنەوە وە نە ئیسرائیلیش، لەبەرەوەی یعنی ئیسرائیل ئەگەر هاتوو ئێستا لە دیری ئیسرائیل و من باسیەکەم من دیفاعی لێ ناکەم، بەس لە دیری ئیسرائیلەوە ئەگەر هاتوو ئێستا بوەستێت کەواتە بەشێکی زۆری ئامانجەکانی خۆی بەدەست نهێناوە و ئەگەر هاتوو تۆ وەستایش یعنی ئەو کاتە زەحمەرێ بێدەست بکەیتەوە بە شەڕ ئەتوانیت، بەڵام زەحمەرێ بێدەست بکەیتەوە بە شەڕ، لەبەرەوە من بڕوان ناکەم ئەم داواکاریە هیچ ئەوە نیە کاریگەریەکی هەبێ لەسەر سیاسەتی ئیسرائیل و هەروەها سیاسەتی ئەمریکا. باشە کاکاوە ئەو داواکاریانە چییە کە ئەمریکا هەیەی لە ئێران؟ ئایامان داواکاریەکانی بەر لە سیانزەی مانگە کە ئەم ڕۆژارێکی دۆناڵد ترامپ وتی ئێران جەنگەکە ناباتەوە بێ بە ئاگربەست ڕازی بێ، ئێرانیش خۆی داوای ئاگربەست دەکا، بەڵام ئایا ڕوانینەکەیان جیاوازە بۆ ئاگربەست؟ ئەوەی ئێران دەیەوێت چییە؟ ئەوەی ئەمریکا و ئیسرائیل ئێستا دەیانەوێ چییە؟ بێگومان دوو دیدی کاگران بەتاکید دوو دیدی جیاوازە بۆ ئاگربەست. ئەوەی ئەمریکا ئەوێت تا بڵێن یەکەم جار لە ترامپ ئەوەی ئەمریکا ئەوێت ئەڵێ ئەبێ ئەگەر ئەوێت ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو دانوستانەی کە هەبوو لە نێوانمانە و قبوڵی ئەوە بکاتەوە یعنی بە شێوەیەکی ئاشتی بەرنامەی ئەتۆمی ئێران کۆتایی پێبێنێت. چۆن کۆتایی پێبێنرێ مێتۆدەکەی چۆن بێ ئەویان وردەکاری تەکنیکی ئەکرێتەوە نیە دانوستانی لەسەر بکرێت و تەطبیق بکرێت. ئەمە دیری ئەمریکایە. دیری ئیسرائیل ئەڵێ بەمە ڕازی نییە، ئیسرائیل بەمە ڕازی نییە، ئەڵێ بێ بەرنامەی ئەتۆمی ئێران لە ناو ببرێت یا بە تەواوەتی با بڵێنەوە نیە بێهێز بکرێت.
دیدی ئێران چییە؟ ئێران وڵێ ئێمە بە فەرمی ئەڵێن ئێمە یعنی هینە سیلاحی ئەتۆمیمان نابێت بەڵام ئەبێت مافی ئەوەمان هەبێت یۆرانیۆم ئەوە نیە تەقسیم بکرێت پیشاندنی بۆ بکرێت وەلا هەمان کاتیش ئەبێت مافی ئەوەمان هەبێت بەرنامەیەکی ئەتۆمی ئاشتی خوازمان کێشەکە لەوایە کاکە بانکۆ تا ڕۆژی جمعە تا سەرەتای پێش ئەم شەڕە دەست پێ بکە ئەمە وارید بوو بگەیتە نەتیجەیەک بەڵام ئێستا کە شەڕەکە دەستی پێکردووە هاوکێشەکان گۆڕاون بارودۆخەکە بە تەواوەتی گۆڕاوە یعنی ئەو هێرشانەی کە ئەو هێرشانەی کە ئیسرائیل کردوێتە سەر ئێران زۆر کەمەشکێنن هەم لە ئاستی لە ناوبردننی بەشێکی زۆر لە سەرکردایەتی سەربازی و هەواڵگری ئێران بە تایبەتی پازداران هەروەها یعنی بە شێوەیەکی ئەو تۆ مۆساد توانیوێتی اختراق ئێران کاکە یعنی بێوێنەیە وەلا هەمان کاتیشە ئەو هێرشانەی ئێران کردوێتە سەر ئیسرائیل یعنی بەڕاستیەندێکی کاریگەرن دەستکردن بە شەڕ ئاسانە بەڵام کۆتایی هاتن پێی زۆر زەحمەتە ئەمە وانەی مێژووە بەڵام بەداخە ئەوانەی شەڕ دەست پێەکەن قەت یعنی ئیسفادەی لێ ناکەن و دەرەنجامەکە ئەوەیە کە تۆ شەڕی دەستی پێکرد زەحمەتە لە کورتمەودایە کۆتایی پێ زۆر باش کاکاوە لە ڕووی سەربازیەوە ئیسرائیل بەشێک لە سەرکردەکانی ئێرانی کردووە ئاماژ بەتایبەت لە سوپای پازانە کە کاریگەر بوون ناوەندەکانی وزەی بردومان کردووە بەتایبەت پارسی جنوبی کە دڵی وزەی ئێرانە وێزگە ئۆتۆمیەکانی بردومان کردووە بە شازێک ئیسرائیل بانگەشێوە کار لە کاری خستبێتن یاخود توانای لاواز کردبێتن چه ئامانجێکی تر هەیە لە هێرشەکانی ئیسرائیل وەکوی کە باس کێشتا ئامانجەکانی بە تەواوەتی بەدینێناوە چیتری ئەوێ لە ڕووی سەربازیەوە ئیسرائیل بەدەستی بێنێ بەڵێ ئامانجی یەکەم وە کۆتایی ئامانجی یەکەم و کۆتایی لە ناوبردن یا زۆر بەهێزکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران کە ئەمەش لەم ساتە وەختەیە جاری ئێستا بەدینە هاتوو لەبەر هۆکارێکی زۆر ئاسان بنکەی فوردۆ یا قاعدەی فوردۆ کەتیایە یعنی وەنیە کەسارێکیەکەیە ئەو ئۆنی ئەتۆم قومبەلەی ئەتۆمی دروستەکرێت زەحمەتە لێدانی ئیلا تەنها ئەمریکا ئەتوانێت ئەو بۆمبەی کە ئەمریکا هەیە پێبێتێ بنکە بەستن تەنها ئەمریکا هەیە توانێت و تا ئەم ساتە وەختەش ئەمریکا بە فەرمی ئەڵێ ئێمە ئامادەنین ئەوە نییە بە فەرمی بەجایی لە هێرشەکان ئەفەنشکن لەسەرەوە ئەو بڕیارێکی زۆر زەحمەتە دەبەرەوەی ئەگەر هاتوو ئەوە ڕووبات یعنی کارەساتی لێکردەوە هەم بۆ ئێران هەم بۆ ناوچەکە لەبەرەوەی یعنی ئەو ئیشاعی کەتیا دروستە بێت کۆنتۆکردنی زەحمەتە بێت بۆ خەڵکی ئێران و بۆ خەڵکی ناوچەکە ئەمە ئامانجی یەکەم و کۆتایی ئیسرائیلە باشە بەڵام لەپاڵ ئەمەیە ئەمریکاش ئامانجی هەیە ئەوژۆڵێک کۆتایی پێبینی بەڵام لەم ساتە وەختەیە ینی نەگەشوونەتە بەدیهێنانی ئەو ئامانجە بۆیە زۆر زەحمەتە ئەگەر ئەستەم نەبێت لە ئێستەیە ئەم ئەوە نییە هەوڵدانی ئێران بۆ ئەوەی سەر لە دانوسانی دەست پێکەن و بگەنە ئەوە نییە با بڵین ئەوە جۆرێک لە مساوامە هیچ ئەنجامێکی هەبێت تەسەوڕەکەم لە چەند ڕۆژی داهاتووە هێرشەکان زۆر سەختە من لە هەردوولا ئەبێ ئەو کاتە بزانین ئایا یعنی لە ڕوو سەربازیەوە لەکوێین ئەنجامەکانی چۆن بووە ئایا تەسیری لەسەر ئێران چۆنە تەسیری لەسەر ئیسرائیل چۆنە و ئەو کاتە یعنی یەکرێت سەر لە نوێ سەیری بارودۆخ بێتەوە یعنی وە لە دووسێ ڕۆژیشە احتیمال گۆڕانکاری زۆر بووبات لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسیەوە کاکاوە لەگەڵ چەند چاودێرێکی سیاسی قسەم کرد ینی ڕوانینیان وا بوو کە جەنگەکە ڕەنگە هەفتەیەک بۆ دوو هەفتەی تر بخایەنێت ئەو کاتە ڕووسیا بێتە نێوە ئێستا ڕووسیا زیاتر سیر دەکا دەوێت ئێران کەمێکی تر لاواز بکرێ بۆی دواتر ئەویش بتوانێت بارەزی خۆی بەکاری بێنێ بەڵام ئەوان دێنە ناوەوە و ئەوانی تر کاتێک کە وای لێکرالانی کەمێک ڕەزامەندی بە دڵی ئیسرائیلەکانیش بدرێ هاتوونەتە جەنگێکەوە هەندێک لەو ئامانجانی کە هەیەە بەدی بێنن هەرچەنە ئیسرائیل هێشتارە لێ ئۆپەراسیۆنە یعنی ئۆپەراسیۆنەکەیان ئامانجەکەی بەدی بێ ئەو کاتە ئێرانێکی لاواز چاودێران دەڵێن بە شەڕ بێ یا بە ئاشتی بێ هەر دەبێ بێتەوە سەرمێزی گفتوگۆ بە گفتوگۆکان ڕازی بێ پێدوانیە لە دوو هەفتەی ئایندەدا ئەمە ڕوو بدە واتە ئێران جۆرێک لەوەی تەسلیم بێ ڕازی بێ زەحمەتە پێشبینی بە 100% بکرێت کاکەڵانکۆ لەبەرەوەی نازانین ئێران یعنی کاردانەوەی ئێران بۆ هێرشانی کرد لەسەر چی بێت تا دوو ڕۆژ لەمە پێش پێشبینیەکان ئەوە بوو بەڵێ ئێران نتوانانی هێرشی
گەورە بکاتە سەر ئیسرائیل، بەڵام ئیسرائیل چاوەڕوانی ئەوەی ناکرد بەم شێوەیە بێت. مەبەستم چییە؟ یعنی لەم شەڕەیە مەجالی مفاجعات ئێستا زۆر ماوە. ئێران بە فەرمی خۆی ئەڵێت بەڵامەکە جارێ چاوەڕوانکەین. بۆ یەکەم جارە ئێران داوا لە خەڵکی تەلەبی بکات ئەڵێت شۆڵی بکرد. طبعاً ئەمە خەیاڵە لەبەرەوەی ئیسرائیل وڵاتێکی زۆر پشکۆلەیە ئەگەر مقارنەیەکی بە ئێران وەکو خۆتان ئەوەنی ئاماژەتان کردە. ئێران هەشتا ئەوەندەی ئیسرائیلە، یعنی ئیسرائیل وڵاتێکی زۆر پشکۆلەیە، خەڵکی تەلەبی ئەگەر تۆ پیان بێ هەموو بڕۆن ئەمە زەحمەتە، ئەگەر ئەستەم نەبێت. مەبەستم چییە لێرەیە؟ ئێمە لە سەرەتای جەنگەکەیان و قودراتی ئیسرائیل دیارە زۆر بەهێزە لە ڕووی هەواڵگریەوە، لە ڕووی سەربازیەوە، و ئەویش ئێستا هەموو کارتەکانی بەکار نهێناوە ئیسرائیل، بەڵام ئێرانیش بە هەمان شێوە هەموو کارتەکانی بەکار نهێناوە. لەبەرەوە زۆر زەحمەتە هەردوو لا بتوانن کۆنترۆڵی دینامیکێتی ئەم شەڕە بکەن لە ڕۆژەکانی داهاتوو لە هەفتەکانی داهاتووە. بۆیە بە تەسەووری من یەکەم زەحمەتە پێشبینەوە بێ ئایا لە هەفتەیەکە بۆ دوو هەفتە کۆتایی پێنێ، و لەوە گرنگتر ئەوەیە تەسەورەکەم ئێرانیش مفاجعاتی پێ بۆ ئیسرائیل و ئەبێ چاوەڕوان بکرێت. چی ئەو مفاجعاتانە کاکەوە بە بڕای تۆ؟ مفاجعاتەکان تەسەورەکەم طبعاً ئێران تەنها یەک خاڵی بەهێزیە کاکەڕان بۆ شەڕە، تەنها یەک خاڵ، ئەویش ئەوەیە توانای موشکەکانێتی، ینی سیلاحی موشکی کە ئەوە بەپێی ئەو ژمارانەی ئەو زانیاریانەی کە هەیە احتیمالە لە نێوان 2000 بۆ 3000 موشکی هەبێ وە موشکی پێشکەوتوو ئەوەنی کە تیا توانێت لەن ئازاری ئیسرائیل بان. ئەمە یعنی با بڵێن هاوکێشەکەی گۆڕیوە. باشە ئەوە خۆمانە بینین ئەو هێرشەی کە دوێنێ ڕوویدا بۆ سەر تەلەبیب کە کۆمەڵی زەرەری لێکەوتەوە بۆ ئیسرائیل، زەرەری بەڵێ کەمەشکێنین، بەڵام لە هەمان کاتە تا ڕادەیە کاریگەری هەیە تا ئێران ئەو موشەکانی هەبێت و هەست بکات ئەوەنی ئەتوانێت وەڵام باتەوە تەسەورەکەم ئێران بەردەوام هەبێت لە شەڕکرد. کاکاوە پێشببینی ئەوتان کرا خۆت ئێوە هەڵسەنگانتان بۆ کرد کە ئەم جەنگە لە کورتمەودا ئەگەری نییە ئەگەر بەست ڕابگەێنرێ سەبار بە فراوانبوونی بەرەی جەنگ هیچ پێشببینێکرێ لە ناوچەکە وڵاتانی تر بێنە نێو ئەو پەرەسەندە ئاڵۆزەی لە نێوان ئیسرائیل و ئێرانە هەیە بەتایبەت وڵاتانی کەندا و عێراق و هاوسەکانیان؟ بەڵێ سەبارەت بە فراوانبوون بۆ وڵاتانی چواردەوری ئێران هیچ یەک لە وڵاتانی کە جەناب باس کرد بە هیچ شێوەیەک بەرژەوەندیان نییە بەس جاری بکەن لە شەڕەکەیە و بە هیچ شێوەیەکی بەرژەوەندیان نییە لە فراوانبوونی جەنگەکەیە، لەبەرەوەی ینی ماڵپاوری لێکردێتەوە هەم بۆ عێراق هەم بۆ وڵاتانی کەنداوە. و ئەگەر هاتوو ئێران زۆر بەهێز نەکرێت و بخرێتە ئەوە نیە با بڵێن کۆرنەرێکەوە سوچێکەوە کەوای هیچ یعنی حکومەتی ئێرانی ژێم ئێرانی هیچ بژاردێکی لەدەستان نەمێنێت، ئەو کاتە داوا بکات لە پرۆکسیەکانی ئەوانەی لەگەڵ ئەوەنی هاوپەیمانەکان پرۆکسیەکانی چۆن ناویێنەی لە عێراق ئەوە لە هیچ پرسی لە ئێمن هەر بەردەوام بوون نیە لە عێراق و ئەگەر هات لە حیزب الله لە ساعتە وەختێکە سەر لە نوێدەست کات هێرشکردن سەر ئیسرائیل و هەروەها هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە خۆ بنکەکانی ینی ئەمریکا ینی قاعدەی بنکەی تەنها لە عێراق نییە، لە وڵاتەکانی تر هەیەی لە بەحرێن هەیەی لە قەتەر هەیەی و هەروە وڵاتانی کەش بەریتانیا بنکەی سەربازی هەیە، فەڕەنسا هەیەی. ئەگەر هاتوو ئێران ناچار بکرێت هێرش بکاتە سەر ئەو قەواعیدانەوە لە هەمان کاتیشا خاڵێکی گرنگکاتە داخستنی موزیقی هورمز ئەو نییە بۆ بازرگانی جیهانی کە ئەوە بڕیارێکی زۆر چارەنووساز و گەورە ئەبێگەر هاتوو ئێران بکەن. ئێران ئەم هەنگاوانە بنێ بە تاکید شەڕەکە فراوانە بێت، بەڵام فراوانبوونمە بەسمان چیە لێرەیە بە بۆچوونی من بڕوان ناکەم ینی سعودی و ئیمارات بەشداری تیا بکەن بە هیچ شێوەیەک لەبەر ئەزانن هیچ بەژەوەندیانتیانی و ئەیانەوێت بێلان بن لەم جەنگیا و بڕیارێکی زۆر عاقلانە شەکەیان. عێراق هیچ توانایەکی عێراقی فەرمی بەڕستمەوەی حکومەت و سوپای عێراقی بە هیچ شێوەیە ناتوانێت بەشداری تیا بکات لەبەر ئیمکانیاتی نییە و ناشێت لە ڕووی سیاسیەوە. تەنها هیوایەکم ئەوەیەکەوە حکومەتی عێراقی بتوانێت و فشار بخاتە سەر ئەو هێزانەی ئەو گروپانەی فەسائیلی پێکەکەڵە فەسائیلی سەر بە ئێران یعنی بارودۆخەکە بۆ عێراق و بۆ کوردستان خراب نەکەن چمەکەرەوە بکرێت کارەساتی گەورەی لێکرێتەوە ئەمریکا لیانەیە ئیسرائیلیش بە هەمان شێوە لیان. زۆر باش کاکاوە هەر سەبارەت بە دروستبوونی هاوپەیمانیتی لەگەڵ ئیسرائیل پێشبینەکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی هاوپەیمانی بۆ ئیسرائیل دروست بێت دوای ئەوەی کە هێرشیان بەیانێت جیاواز بوو و تاستێک کاریگەریش بوو لە ڕووی تاکتیک و ئەو شوێنانی کرا ئامانج. پێتان وایە
هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی دژی ئێران دروست بێ؟ خۆی حاليان هاوپەیمانیەتی مەبەستم لە ڕووی سەربازیەوەیە کاکاوە. خۆی هاوپەیمانیەتێکی استراتیجی هەیە لە نێوان وڵاتانی ڕۆژئاوا بە سەرۆکایەتی ئەمریکا و ئیسرائیل و ئەو هاوپەیمانی ئێستا زۆر بەهێزە و ئەمریکا بەشدارە نەک لە هێرشکردن بەڵام لە بەرگریکردن لە ئیسرائیل. ئەگەر هاتوو بارودۆخەکە بە تەواوی لە کۆنترۆڵ دەربچێت وەکو ساڵانی کە ئاماژەم پێە ئێران مزۆتی هورمز دابخات هێرش بکاتە سەر ئەوە نیە بنکەکانی ئەمریکا کە ئەمە توانیت ناوی بڵێن بژاردە جەهەنمیەکە دەرگای جەهەنم بکرێتەوە ئەو کاتە کە هیچ بۆ ناکای ئەلانی هاوپەیمانی بکرێت تەسەوڕەکەمەوە نییە ئەو وڵاتانی ڕۆژئاوا بەریتانیا ئەمریکا لەوانەیە نێو وڵاتانی کەش بە دووری نازانم بەشداری بکەن لە جەنگ. باش کاکاوە سەبارەت بە هەرسی وڵاتی ئەوروپی ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا کە ڕۆڵیانە بینی تا هەستێک بۆ لاوەزکردنی ئەگەرەکانی ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران وەگەوەی کە بەشداربیەک نەبن تا چەند ئەوان ڕۆڵیان هەبوو لەوەی کە ڕێکەوتنەکان سەر نەگرێ یاخود بە شێوازە لە شێوازگانەوەی کە ئێستا باسەکرێ ئەوان هۆکار بێتن بۆ بڕیارەکانی ئاژانسی وزەی ئەتۆمی و هێرشەکانی ئیسرائیل. ئەوان خۆ بەعنی بە فەرمی لە بەیاننامەی فەرمی ئەلانیان کردەوە یعنی نیگەرانن لە سیاسەتی ئێران بۆ ئەوەی بەردەوام بێت لە بەرنامە ئەتۆمیەکەی و ئەوە نیە تەخسیری یۆرانیەم بۆ لە سەدا 60 بە فەرمی ئەلانیان کردبوو و هەروەها لەو JCPOA ئەو ڕێکەوتنامەیەکە یانی 2015 کە تایە یعنی هینێکی تایە فەقەرەیەکی تایە کلۆزێکی تایە ئەبوایە لە ئۆکتۆبەرە بڕیارێکدایە ئایا سەر لە نوێ ئەو سزانەی کە هەڵیان گرتبوو بیسەکەنەوە بەسەر ئێرانیانە لەبەرەوەی ئێران لە دیدی ئەوانە پابەند نەبووە بە پەیماننامەکە یعنی ئایا ئەوان ڕۆڵی ڕاستەوخۆیان هەبووە لەوەی و لەگەڵەوەنی IAEA ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان ئایا ڕۆڵیان هەبووە لەوەی کە جەنگەکە دەست بکەن من بە بۆچوونی من بڕوا ناکەم لەبەرەوەی ئیسرائیل بڕیاری خۆی یابوو یعنی ئیسرائیل بڕیاری خۆی یابوو بە تایبەتی دواویکەوە ئەو زانیاریانە بڵاوبووکەوە ئێران یعنی تەخسیب یۆرانیەمی گەیاندە بۆ لە ساڵ 60 و لە هەمان کاتیش ئەوەمان لەبیر نەچێت ئیسرائیل بە تایبەتی حکوومەتی نەتەنیاهۆ یعنی بە دوای عزرێکە ئەگەڕان بۆ ئەوەی لە ئێران بن و ئێستا لە دوای ئۆکتۆبەر لە دوای 7 ئۆکتۆبەر ئەو گورزە گەورەی کە لە دەستە و دایرەکەی با بڵێن پرۆژەکانی ئێرانیاندا لە لوبنان لە یەمەن لە وڵاتانی کە تا ڕادێر عێراقیش و یعنی بە تایبەتی لە حیزب الله و بێزکردن و ئەوە نیە لە ناوبردنی حیزب الله لە ڕووی سەربازیەوە گەشتبوون ئەو قەنەعەتی ئەمە ساتە وەختێکی مێژوویە ئەگەر هاتوو ئێستا لە بەرنامەی ئەتۆمی ئێرانیان ئەم فرسەتە مێژووە نایەتەوە لەبەرەوە بە بۆچوونی من ئیسرائیل بڕیاری پێشوەختی خۆی یابوو بە هەر شێوەیە بێ ئەوەنی هێرش بکاتە سەریان. بەڕێز کاکاوە حەسەن پسپۆری خۆرەڵاتی نێوەڕاست لە سنتەری ستیمسۆن بۆ توێژینەوەی استراتیژی سپاس دەکەین سپاس کە لە برۆکسلەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.